دوو دانە 28 ڕۆژ جارێت تخوێنی تێدەکەم ئەوەی 14 ڕۆژ جارێ یەکە. فەرەیدون خاوەنی 3 مناڵی توشببووی تالاسیمایە و خەڵکی کۆبانەیە و ئێستا دانیشتووی 4 قوڕنەیە. 2 مناڵی 28 ڕۆژ جارێ پێویستیان بە خوێن هەیە و مناڵەکەی تریشی 14 ڕۆژ جارێ پێویستی بە خوێن هەیە. فەرەیدون باس لەوە دەکات ئەو ماوەیە بەهۆی کەرەنتینەی هاوڵاتیان بە ئاستەم خوێنیان دەستکەوتووە بۆ مناڵەکانی توشببووانی تالاسیمیا و کەسوکاریشیان دەڵێن نەبوونی شوێن و سەنتەرێکی تایبەت گرفتی بۆ دروستکردن و دەرمانەکانیشیان زۆر کەمە و بە ئاستەم دەستیان دەکەوێت. جار هەیە عیلاج هەر دەست ناکەوێت ڕاستی لێرێ لە خەسخانێش هەر نییە هەر فحسە ئێستا و پێشرا هاتم فحسەکە لێ هەر نەبوو بڕاستی حەدیدا و میسال سۆنار و ئیکو هەر نییە بڕاستی لێرێژی ئەوە پێشترا و چەندێکی هەفتەی پێشتر هەر خونی نەبوو بڕاستی سەرۆجە هەر شومە ڕانی هاتم خونی نەبوو بەس دوای دەستم کات ئێستا بەس مشکلە لە کوێ سۆنار و ئیکۆ فحسە حەدیدە لێرە هیچی نییەوە کەمی عیلاج بەڕاستی ئەوەیە گرفتەکە بۆی مە دروست بووە ئێستا نمونەت بڵێم ئەو حەبا ئەکزەید دوو بڵێم بیانی 225 وەردەگرێت هەموو بیانێک دەیخوات بەڵام ئێستا بە حکمیەوەی کە نییە ئێستا دانێکمان وەرگرتووە لە 500 دانێک لە 125ەکەی ئێمە 24 ڕۆژ جارێکدین بۆ خوێنتێکردن بەڵام لێرە کەمی عیلاج گرفتمان بۆ دروستەکە داواکارین لە حکوومەت هێرمیش عیلازمان بۆ دابین بکە و پەرە بن بە نەخۆش تالاسیمیا. سەرۆکی کۆمەڵەی تالاسیمیا لە ئیدارەی ڕاپەڕین دەڵێ نەخۆشانی تالاسیمیا فەرامۆش کراون لە ڕووی تەندروستیەوە تا ئێستاش سەنتەرێکی تایبەت بوونی نییە لە سنوورەکەدا و بەهۆی کەمی و نەبوونی دەرمانیش زۆر جار کێشەیان بۆ دروست دەبێ. بەتایبەت سنووری ئیدارەی ڕاپەڕین لە ڕووی تەندروستی و بەتایبەت بۆ نەخۆشانی تەلەسیمیا زۆر فەرامۆش کراوە بەتایبەت لەوەی کە تا ئێستا 2 جار بڕیاری کردنەوەی سنتەرێکی ڕسمی هەیە لەلایەن 2 وەزیرەوە تا ئێستا بەداخەوە ئەم قەرارە جێبەجێ نەکراوە لە ڕووی داو دەرمانەوە بەڕاستی پێشتر گرفتێکی زۆر گەورەمان هەبوو کە حەبی ئەکجێت و خوێنتێکردنەکان دەبوو چوانە سلێمانی لێرە نەمان دەتوانی کە لێرە خوێنەکان بۆ بەڕێوەبەری سەنتەری تالاسیمیا لە ئیدارەی ڕاپەڕینیش دەڵێ ئاماری توشببوانی تالاسیمیا لە ئیدارەی ڕاپەڕین بەرەو هەڵکشانە بەهۆی کەمی و نەبوونی پشکنینی پێشوەختە و کەمی هۆشیاری تەندروستی. بەنسبەت ئاماری نەخۆشانی تالاسیمیا لە سنووری ڕاپەڕین بەڕاستی ئامارەکە وەکو خۆشتان ئەزانن کە زیاتەکە ڕۆژانە بەشێکی زۆریشی پەیوەندی بۆ هەیە کە زۆر جار پشکنینی پێشوەختە ناکرێت یا زۆر جار هۆشیاری تەندروستی نییە ئەمانە هەمووی وای کردووە کە بەداخەوە ئەم نەخۆشیە هێشتا هەربوونی هەبێ و بەڕاستی ئێمەش ئەبێ هۆشیاری تەندروستی لەسەر هەمومان واجبە و بە تایبەتی لەسەر کەناڵەکانی ڕاگەاندن بۆ بەنسبەت پشکنینی پێشوەختەوە کە حەقە بە زۆر جار بە یاساژ ڕێک بخرێ بۆی ئەم نەخۆشیە زیاتر بەرەڵاو نەبێت. تالاسیمیا نەخۆشیێکی بۆ ماوەی خوێنە توشببوانی ئەم نەخۆشیە ژمارەی خۆرەکەسوورەکانیان کەم دەکات لەگەڵ کەمی مادەی هیمۆگلۆبین ئەمەش دەبێتە هۆی کەم خوێنی بەهۆی بربڵاوی نەخۆشیەکە و پێویستی زۆری توشببوانی با چاودێری تەندروستی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان ڕۆژی 8 ئایاری هەموو ساڵێکی وەکو ڕۆژی جیهانی توشببوانی تالاسیمیا دەستنیشان کردووە. ڕێنازەر سەلان کەناڵی ئاسمانی پێیام دەڤەری ڕاپەڕین.